بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا لەسەر ڕووداوەکانی ئەم دواییانەی شنگال دەوەستین و پرسیار دەکەین. ئایا ئەوەی ڕوویدا لە شنگال دەکرێت بە شەڕی ناوەخۆ ناوی بەرین؟ ئایا بەڕاست بوونی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان نەبۆتە مایی گرفت و نەبۆتە بیانوو بۆ هەر دەستێوەردانێکی دەرەشی؟ ئایا لە ئێستادا پارتی لە پەنای شەڕی پەکەکە شەڕی ئەو ئازادی خوازە شنگالیانە ناکە کە 2 ساڵێک بەر لە ئێستا تەسلیم بە ڕێکخراوی تیرۆریستی داعشی کردن؟ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا شەڕی پارتی لە ڕێگای پەکەکەوە ناکات؟ ئایا ئەوەی لە شنگال ڕوودەدات شەڕی هەرێمی کوردستان و پەکەکەیە یان شەڕی پارتی و پەکەکە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆی شاری سلێمانی هەریەک لە بەڕێزان کاگ فەخرەدین محەممەد چاودێری سیاسی و بەڕێز کاگ هەواڵ دڵشاد عوسمان ئەندامی ئەنجومەنی سلەیمانی تەفگەری ئازادی و لە ستۆدیۆی هاولێری پایتەختیش بەڕێز کاگ ئاسوحاجی ڕۆژنامەنووس لەگەڵمانن. بەخێر هاتن. کاگ فەخرەدین با لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. بەفعلی ئەوەی لە شنگال ڕوویدا یا دەشێ ڕوو بدات دوارە بێتەوە دەکرێت بە شەڕی ناوەخۆ ناوی بەرین؟ بەڵێ دیارە دەستەواژەی شەڕی ناوخۆیان بەخۆی شەڕی ڕاکوژی لە پشتیەوە شەڕێکی تر هەیە یان وزوجێکی تر هەیە شەڕێکی تر هەیە کە شەڕی دەرەچیە یا شەڕ بەخۆی بەگشتی کاک شەڕش بۆ خۆی زادەی کۆمەڵی فاکتەرەوە هەڵگیرساندنی شەڕش بە تایبەت لە چوارچێوەی دەوڵەت تا پێویستی بە بڕیارێکی ئەم بڕیارە زادەی کۆمەڵی مؤسسات و دەستگا و دامەزراوە بوون و بەرەنجام شەڕ لە پێناوی ئامانجێکی دیاریکراوە بێ بۆمبەستێکی دیاریکراوە بێ و هێزی بەرامبەرش دیارە حتممە دەبێت بای ئەوەی تابێت توانی شەڕی لە بەرامبەر ڕابگەنی بۆیە بەڕاستی ئەمەی دەکرێت بەبێگومان پێکدادانێکی سەربازیە و لە پشتیان پێکدادان چەکداریەوە بێگومان هەدەفی سیاسیشەیە بەڵام ئەوەی کە تۆ ناوی ینی لەناولێنان لەم شەڕیان لەم ڕووداوانەی کەڕویان دە بەڕاستی ناولێنانی سەختە چی تۆ دێکێژەر هەر تایتەڵێکەوە ڕەنگە تووشی تۆزێک لە کێشە گرفت بی بۆی بەڕاستی بە معنای کەلیمە ئەمە پێکدادانێکی سەربازی مەترسیدارە لە نێوان دوو هێزی کوردی. من فترێک لەمە پێش لەسەر پێجەکەی خۆم نووسیم دوو هێز ئەخرێنە چوارچێوەیەکەوە شەڕیان پێکرێ ئەم دوو هێزە شەڕیان پێ دەکرێت ئەم دوو هێزە بەڕاستی بۆ ئەوە ئەبن ینی تۆ بێ قسان لەسەرکەی هێزشیان یەکینەکانی پاراستنی شنگالە ئەو بریندارانن کە لە سەی ئابەوە گورگان خوارد کران جێڤاتەکان تووشی گەورەترین مەترسی و گەورەترین جنۆساید بوو. ئەم هێزە ئەم یەکینانە هاتن شنگالیەکان چیا شنگالیان پاراست ئەو بەشەی کەما بۆ نەکەوێتە ژێردەستی داعش هێزێک بوون لەو توانێت گەیشتنە فریای ئەو مەدەنیانە ئەو سیڤیلانەی کە لە دەستی داعش هەڵاتە بوون. بەشی دومی هێزەکانی ئەنە کەسەیە کە بەداخۆ ئەمانش ئاوارەی ڕۆژاوای کوردستانن ئەمانە خەڵکێشن هەڵاتون هاتون لێرە ئیستیغلالەکرێن جارشکە چەکدارەکرێن دروستەکرێن دێن بۆ ئەم شەڕە نەگریسیان ئەم شەڕی کە بەڕاستی بە نەتیجە جگە لە کورتی کەسێک کە زیان لەم شەڕ ناکە و گەورەترین زیان بەبەر لایەنێک بکەوێت ئەویش پێکاتی کۆمەلگای کوردیە بە هەموو بەشەکانی بۆی بەڕاستی ئەمە ڕووداوێک بوو. من هیوادارم ئەم ڕووداوە کۆتایی پێ هاتبێت کە هەرچەندە ڕەنگە ئاسان نەبێ ئەم ڕووداوەمە هیوادارە بەڵام من هیوادارم ئەم ڕووداوە بەم حرەکەیە بەم نقطەیە کۆتایی پێ بێ و ئیتر هەرگیز ئەمە بیر لە شەڕ کورد بە کورد نەکەینەوە چی ئەمە بەڕاستی کارەسات و مەترسی گەورە و مەنێتی گەورە بۆ کە لە کەمادێنێ مەگەرێکی گەلێکی لە بەردەم هەڕەشەی تا ئێستاش شوناسین و لە بەردەم هەڕەشەی لە ناوچوونین لە بەردەم هەڕەشەی سڕنەوەین لەگەمە سیاسی و اقتصادی و ئەگەمە ئەقلیمین دەوڵەتەکانی لە دەڤەرەکە ڕۆدا ئێمە نەتەوەیەکین ئەگەر بە خەمی خۆمانەوە نەبین یەکگرتوو نەبین پلانی تۆکمەمان نەبێ جستەیەکی بەهێز یەکگرتووی پرۆژێکی کامڵمان نەبێ ڕەنگە لە بەردەم مەترسیەکانی ئایندەی خۆمان نەگرین بۆیە دەبێت زۆر وریابین لەم گەمەیەکە. زۆر چاکە زۆر ناویەوە هەواڵی بەڕێز هەندێکن پیان وایە کە ئەوەی لە شنگال ڕوویدا لە ڕاستیدا شەڕی ناوەخۆ نەبوو بەڵکو شەڕێکە یا شەڕێک بوو لە نێوان هەرێمی کوردستان و هێزێکی داگیرکەری دەرەشی کە پارتی کرێکارانی کوردستانە کە هاتووە بۆ شنگال و دەیەوێت ئەوەی لە چەند ناوچیش ئەم هەرێمی کوردستانە وەکو ئەمری واقع سەپاندوێتی بەتایبەتی لە ناوچەکانی قەندیل لە شنگالیش دووبارەی کاتەوە بەڕێزت لەو بارەوە دەڵێ چی؟ ینی دەستپێک ئەمێ ئەو بڵێم سەرەتا سەری ڕێز بۆ تەواوی شەهیدانی کوردستان پێشمەرگە و شەڕڤانان و گەریلا تەمان ئێمە کاتێک کە باس ئەو بارودۆخی ئێستاکەین پێویستە بگەڕێنەوە بۆ خاڵی سەرەتا کە سەی ئابە سەی ئاب ڕووداوێکی نەگلیس بوو و شنگال و مووسڵ بە ئینتیفاقێکی سیاسی لە نێوان دوو هێزدا بە هاوکاری و هەماهەنگی بەشێک لە لایەنە سونەکانی عێراق بە
پشتیوانی هێزە یەکلیمەکان شنگال ڕادەستی داعش کرا نە ئەوە بوو کە شنگال لە پرۆسەیەکی سەربازیدا هێزی پێشمەرگە بنکەوت بێ و شنگال بە دۆڕان کەوت بێتە دەست داعش یعنی ئەوەی کە ئەبین درێ شنگال ڕادەستی داعش کرا و یەزدەکانیش بۆ خۆیان هەتاوەکو ئێستا شنگالیەکان وها بە ناویەکەن ئەڵەن شنگالیان فرۆت زۆر من با لێرە پرسیارێک لە بەڕێز بکەم ئەگەر ئەمە واش بێ وەکو گریمانێک دای برین پەکەکە چ معنیە بەوەی کە ببێ بە بەشێک لە هەر شتێکە لە شنگالدا هەیە ئەمە کێشەیەکی ناوەخۆی هەرێمی کوردستانە وا بڕیارە کوردەکان لە ناوخۆ ینی لە هەرێمی کوردستان یعنی قەراری لێ بدەن مەسەن ئەم خاڵە گرنگە ینی ئەم خاڵە کە تۆ باسیەکەی زۆر گرنگە مەسەن شنگال بۆچی ڕادەستی داعش کرا لە ڕاستیدا مەسەن ڕادەستکردنی مووسڵ و شنگال بە داعش ئامانجی پەکخستنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان بوو و لە یەکەم خاڵی سەرەتاشە پێشەوەی کە پرۆسەی داگیرکردنی شنگال لەلایەن داعشەوە دەست پێ بکە ئێمە دەبینین مەسەن باس لەوە کرا کە گروپێک گەریلای پەکەکە خەڵکی ئەکادیمی هاتوون کە پێش بەو هێرشە بگرن لە قۆناغی پێش سێ ئابدا مەسەن ئەم خەڵکانی کە لە ناو شنگالشتا بوون بەشێکیان هەر لەو زەماندا ژیراون و خراونتە زیندانەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە بەشێکی تریان کە بە هاوکاری گەلی یەزدی ڕزگاریان ببوو لە دەستی پارتی دیموکراتی کوردستان لە کاتی ئەنجامدانی پرۆسەی داگیرکاری شنگالدا ئەو حەوشەربانەی حەو گەریلای پەکەکە توانیان کە ڕۆڵ و کاریگەریەکی گەورەیان هەبێت کە تەواوی گەلی یەزدی ڕوبەڕووی کۆمەڵکوژی و قەتڵعامی شنگال نەبێتەوە ئەم دەستانەکانی بەڕێزت دەکەم کە هاتنی پەکەکە دوجار بۆ پاراستنی ڕۆژئاوای کوردستان ببێ یعنی دوو خاڵە مەسەرەن گەری ئەمە لە ڕۆژاوا کۆمەڵکوژ بکرێ لە شنگال کۆمەڵکوژ بکرێ لە دەرسیم کۆمەڵکوژ بکرێ لە هەڵەبجە کۆمەڵکوژ بکرێ دوجار گەلێک ڕوبەڕووی قڕکردن و کۆمەڵکوژیە بێتەوە و خاڵی هەر ئەساسی شەوەیە کە بۆ هەر کوردێکی نیشتیمان پەروەر بۆ هەر کوردێکی تێکۆشەر ئەوەیە کە بتوانێت بێ پێش بە کۆمەڵکوژی گەلەکەی خۆی بگرێ و دوجار گەلانی تریش ینی ئەمە مەسەن پەکە کە کاتێک کە هاتووە پێش بەو هەوڵە بگرێ لە ڕاستیدا مەسەن پێشگرتن بە کۆمەڵکوژی شنگال پێشگرتنە بە کۆمەڵکوژی گەلی ڕۆژاوای کوردستان پێشگرتن بە کۆمەڵکوژی ڕۆژاوای کوردستان پێشگرتنە بە کۆمەڵکوژی گەلی باشووری کوردستان چونکە ئێمە ئەزانی لە ئەساسدا داگیرکاریەک لەسەر کوردستان بەڕێوەچێ داگیرکاریەکی یەکپارچەیە ینی مەسەن ئەوەی کە ئێستا بە پارچە حساب بکرێ مەسەن ئەمە عێراقا ئەمە تورکیا ئەمە ئێرانە لە واقعدا ئەم هێزانە بە درێژایی مێژوو بە درێژایی قۆناغەکان بۆ داگیرکردنی گەلی کورد بۆ جینۆسایدکردنی گەلی کورد یەکدەست بوون یەک هەڵوێست بوون یەک ڕنگ بوون زۆر چاکە با بچم بۆ لای هەولێر بۆ لای کاگە ئاسۆ حاجی کاگە ئاسۆ دەگوترێ ئەوەی لە شنگال ڕوویدا یان ڕوودەدا لە ڕاستیدا پەیوەندی نییە بە هاتنی هێزێکی دەرەچی یان وجودی هێزێکی دەرەچی لە شنگال کە پارتی کرێکارانی کوردستان ئەوەندەی پەیوەندی هەیە بە پارتی دیموکراتی کوردستانەوە کە دەیەوێت شەڕی ئەو شنگالیە ئازادی خوازانە بکە کە لە دوای ئەوەی پارتی دیموکراتی کوردستان 2 ساڵێک بەر لە ئێستا جیان دەهێڵێدان قەدەری ئەوان دەداتە دەست ڕێکخراوێکی تیرۆریستی و دڕندەی وەکو داعش ئێستا ئەمانە دەیانەوێت لە دەرەوەی ئیرادە و هەیمەنەی پارتی دیموکراتی کوردستاندا بژین و پەکەکەش باشترین بیانوویەکە بۆ ئەوەی پارتی لە ڕێەوە هەیمەنەی خۆی جارێشکە بۆ شنگال بگەڕێنێتەوە بەڕێز لەو بارەوە دەڵێتی زۆر سپاس با لە بەشی کۆتایی پرسیارەکەی جەنابەت دەست پێ بکەم گوتت پارتی پەکەکە وەکو بەهانە دەبینێتەوە باشە کارێکی زۆر ئاسانە پەکەکە دەتوانێت ئەو بەهانەیە لە دەستی پارتی دیموکراتی کوردستان دەربێنێ و بکشێتەوە ئەو کات بزانین پارتی چ بەهانەیەکی دیکە دەدۆزێتەوە بەڵام کاگێ ئاسۆ دەگوترێ هەر لە بنەڕەتدا کاگاسۆ دەگوترێ هەر لە بنەڕەتدا پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت پەکەکە وەکو بیانوو بەکاربێنێ بە تایبەتی لە دوای ئەوەی پەکەکە بڕیار دەدا لە شنگال بکشێتەوە و ئەوانەی لە ئێستادا چەکدارن لە دەرەوەی ئەو هێزانەی کە سەر بە هێزەکانی هەفتا و هەشتان لە بنەڕەتدا شنگالین بەڕێزم تۆ لەگەڵ ئەمانە چی دەکەی؟ هێزەکانی هەفتا و هەشتا کەس کێشەی لەگەر ئەوانن ئەوانە بەشێکن لە وەزارەتی پێشمەرگە و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوانە ئەو هێزە
شەرعیە و یاساییەنە کە پێویستە پارێزگاری لە شنگال و لە هەموو خاچی هەرێمی کوردستان بکە. بەڵام ئەوانەی شنگال و کەیسی ئێزیدیان دەکەنە بەهانە و کردیتیانە کراسی عوسمان و هەموو ڕۆژێ پیشانی خەڵکی دەدەنەوە، بێگومان ئەوە پارتی کرێکارانی کوردستانە کە بەڕای من لە دوو لایەنەوە کاری لەسەر دەکرێت یان بە قازانجی خۆی بەکاریان دێنی. یەکەمیان پارتی کرێکارانی کوردستان بۆتە بەشێک لە جێبەجێکردنی ئەجندایەکی ئیقلیمی کە لەو ناوچەیە دەگوزارێ، نەبووتە هاوپەیمانێکی ئەو هاوچێشەیە یان بەشێکی سەرەکی لەو هاوشێ، بەڵکو بووتە جێبەجێکارێکی ئەو ئەجندایە. دووەمیان من پرسیار دەکەم ئەگەر پارتی کرێکاران شنگال بەکار نێنێت چۆن شکستەکانی خۆی لە باکووری کوردستان پەردەپۆش دەکا، چۆن ئەو پاشەکشەیەی کە لە ڕۆژ ئاوای کوردستان بە خەبات و قوربانیدانی گەلی کورد لەو بەشەی کوردستان کردی چۆن پەردەپۆشیان بکە. ئەو بەڕێزە باس لەوە دەکا ئەوانە هاتوونە پارێزگاری لە شەڕەفی ئێزیدیان بکەن. ئێزیدی بە درێژایی مێژوو لە بەرامبەر 74 فەرمان توانیەکان کەڕامەت و شەڕەفی خۆیان بپارێزن، ئەگەرچی بازی گەورەشایە کە ئەو بازدانە بەشێکە لە هەموو گەلی کورد لە هەموو گەلی کوردستان کە پێکەوە بازەکەیاندایە. پارتی کرێکارانی کوردستان دەیتوانی بەرگری لە کەڕامەتی لە شەڕەفی ئینسانێکی جززیری، نسەیبینی، هەکاری، جۆلەمێرجی، شەڕنەخی دیاربەکری بکە. بەڵام کردوویە ئەو لەوێوە کاگاسۆ ئەوەی شەڕ دەکا لە باکوور ئەوەی کوردانی ڕۆژئاوا دەپارێزێ، مەگەر پارتی کرێکارانی کوردستان نییە بەڕێزم. شۆڕش پەکەکە 500 ناوی ڕەنگا و ڕەنجی هەیە، بەڵام هەمویان پەکەکەنا نەپێدە پێدەیە و نەپەژاک و ینی یەبەشە و هەپەشە و یەپەسە و ینی هەموو ئەوانە لە یەک چارچێوەوە جێ دەگرن کە پێی دەکوترێ پارتی کرێکارانی کوردستان، نەکەمتر و نەزیاتر. ئەوانە یەک حیزبن بەڵام بەڕەنجی جۆرا و زۆر بە ناونیشانی جۆرا و زۆر لە شوێنی جیاواز هەنا. زۆر چاکە کاک فەخرەدین، ئەوەی لە شنگال ڕوودەدات لە نێوان هەرێمی کوردستان و پەکەکەیە یان لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و پارتیە؟ تۆ وەکو چاودێرێک لە دوورەوە ئەمە چۆن دەبینێنێن؟ بێگومان من نایخەمە ئەو چوارچێوەی کە پێم وابێ ئەمە شەڕە لە نێوان هەرێمی کوردستان وەکو پاکێجێک هەموو هێزەکان پێکەوە لەگەڵ پارتی کرێکاران و کە چێزی سیاسی بەداخەوە ئەڵێم دابەشبوونیێکی هێزە کوردیەکانە بەسەر ئەو جەم سەربەندی ئەقلیمەی کە لە ناوخۆی کوردستان و لە ڕۆژاوای کوردستانیش ئەمڕۆ ئیشی تایەکرێەوە هێزە ناوچەیەکان کار لەسەر پەرتکردن و پێکداکێشانی کوردەکەن. لە سەرەتای مانجی یەکە ڕێکەوتنێکرا لە نێوان پارتی پەکە بۆ ئەوی پەکەکە شنگال چۆڵکە، پەکەکە وەکو گریلاکانی خۆی ئەوانەی کە لە قەندیلاتبوون لە دوای سێ ئابواتبوون. بەڵام بەداخەوە دوای چەند ڕۆژێک وە دەگوترێت دوای سەردانی هەڵدرن بۆ هەولێر و بەغدا و دواتریش سەردانی بەرزانی بۆ ئەنقەرە ئەم ڕێکەوتنەی هێنایەوە چۆنەڵێ خاڵی سفر و دواترە پێکدادانی لێ دروست بووێ. من بڕۆم وایە ئەمە پێکداکێشانێکە زۆرتر ئەژندایەکی وڵاتێکی ئەقلیمی لەم بابەتەیە زاڵە. زۆر چاکە، بەڵام کاک فەخرەدین بۆچی ناوی نەبین بە شەڕی نێوان هەرێمی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانیش نوێنەرایەتی بکە لەگەڵ پەکەکە لە کاتێکدا ئەم شەڕە وەکو کاگ ئاسۆژنەی شاردەوە پەکەکە وەکو منەفیزی ئەجندای وڵاتێکی دیاریکراوە کە ئیعلامی پارتی نایشارێتەوە کە ئێرانە. پەکەش پێی وایە ئەمە شەڕی بە وەکالەتی ئەردۆگانە لە ڕێگەی ئەنەکەسەوە کرێ. ئەمە بەتایبەتی لەم ڕۆژانەدا قسەی سیر دەبیستین لەوانی کە لە شنگال لە شەردامون لە دژی پارتی دیموکراتی کوردستان منەگەر بە هەڵەدا نەچوو بووم یەشێ لەو بەڕێزانی کە قسەی کردووە گەرناوەکەی بدۆزمەوە لەسەر ئەوەی کە بۆ قەناتی ئافاقی سەر بە نووری مالیشی قسە دەکا قسە لەسەر ئەوە دەکا بڵێ ئەوەتە ناوی ناوی سعید حەسەنە سەرۆکی یەپەشێ لە شنگال کاتێ بێژەرەکە پرسیاری ئەوەی لێ دەکا کە ئێوە وەکو پێکاتێشی سەربازی سەر بە هەیئەی گشتی هەژدی شعبی
بۆچی لە شەردان لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان ئەم بەڕێزە لە وەڵامدا دەڵێ حەسەب ئەوی کە لە ڕۆژنامێشی پارتی هاتووە ئەمان شەڕ دەکەن تاواکو شنگال نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان چونکە مەسعود بارزانی بەنیازە هەرێمی کوردستان لە عێراق جاکاتەوە و ئێمە ئێستا لە دژی ئەم پلان و ئەم مخەتەتە وەستانێتەوە کاک شۆڕش لە دەشتی نینەوە و هەتا لە شنگال ئەگوترێت لە شنگاڵە 15 گروپی جیاجای هێزی سیاسی جیاجیا دروست بوون لە دوای ئەو کارەساتێ بەسەر شنگاڵ هات خەڵکی شنگال بتەوێنێتەوێت لە دۆخێک لە نیگەرانی لە دۆخێکی ڕەتفعلدان بەرامبەر هەرێمی کوردستان و ئەمە ڕەنگە وەکو گوتم ئەمە دەکات ئەوەی کە داوای ئەمە ڕێی ئاخرسا من وەکو کەرکوێک لێم پرسی بڕۆ لە شقامی کەرکووگەم بڕۆ پرسیار کە بڵێ خەڵکی کەرکووک لەو فترەی زوێنارتی ڕپۆرتاژێکی لەناو شقامی کۆماری کەرکووک کرد عربەکان دانەگوت هەرێم کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێم کەرکووچەکان کوردەکان دانەگوت نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەمانە فاکتەری لە پشتەوە دیارە من لەگەڵ ئەم ڕائێ نیم وەکو فەخرەدین وەکو شخصی خۆم بەڵام لە نێوان پارتی و پاکەکە هێزی تر هەیە کە بڕای بەم شەڕنیوە ناوێ ئەم شەڕە بێەوە بەشێک لە ڕایەڵی پێکۆکوکردنەوەی ئەم بارودۆخەیە کە لە کوردستان ڕوویداوێتێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ هێزێکە بەشی ئەساسی هێزە ئەسکەرەکەی باشووری کوردستان یەکێتیە لە هێزەکانی هەفتا و هێزەکە ئەوەی لە شنگالی وەختی خۆی کاتێ لە دوی ئابە شەڕ لە زومان ڕوویدا باشترین هێزی یەکێتی لەوێ شەڕی کردو لەبەرەوە یەکێتی وەکو هێزێکی کاریگەری باشووری کوردستان دژی ئەم شەڕەیە لەگەڵ ئەم شەڕنێ بەشێکش لەم شەڕ پێی وایە دەکرێت ئەمە چارەسەر بکرێەوە بە هەموو بوارێک لە بوارەکان بە هەر پێوەری بپێ ئەم شەڕە ئەگەر شەڕی پارتی و پاکەکەیە بەهێزەکانی تری ئەکەن کارێکی خراپەکەن بۆی دەبێت پارتی و پاکەکە بێن ڕێکەون لە سەرم بابەتوی چارەنووسی کوردستان لە بەردەم مەترسێکی گەورە گۆڕانکاریەکانی ناوچەکە دەرفەتی ئەومان پێنادەن جارشکە سەدەی 90 بێنەوە شەڕی خێڵ بکەین و سوڵتانەکان لە ئەنقەرەوە شەڕمان پێ بکەنیان شاکانی تاران لەبەرەوە ئێمە دەوێت بیر بکەینەوە ئێمە خاڵی هاوبەشمان زیاترە لە خاڵی ناکۆک کاتێ هێزەکانی تورکیا بێن لە شنگالەوە بستنە سەرچای شنگال و ڕۆژاوی کوردستان و جەزیرە و حەق لە نێوتەکانی ڕۆمێڵان گەمارۆ بدەن بە نەتیجە کەوتنی ڕۆژاوی کوردستان کەوتنی باشووری کوردستانە ئێمە یەک چێشەمان هەیە چێشەکەمان لە یەک پاکێجە بۆی دەکرێت نەکەین نەژێر کاریگەری هیچ هێزێکی ئەقلیمی بە نەتیجە زۆرمان چارەسەری چێشەکانی زۆر باشە هەواڵ شاڵ دەگوترێ هەر کاتێک گەلی کورد لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان نزیک بێتەوە لەوەی کە دەستکەوتێکی گەورە وەکو ئینجاز ینی بۆ خۆی تۆمار بکە پارتی کرێکارانی کوردستان لەو ساتەوەختە هەستیارەدا دێت کێشە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات بنمونە لەنەوە دوو لەو کاتی کە پەرلەمان پێک دەهێنرێ حکوومەتی هەرێم دروست دەکرێت لەو سەروبەندە پارتی کرێکارانی کوردستان شەڕ بە حکوومەتی هەرێم و بەگەلی کورد دەفرۆشی حەسەب قسەی هەندێک لە ئێستاشدا دەگوترێ ئێمە زۆر نزیک بوونێتەوە لە هەرێمی کوردستان جاری سەربەخۆیی بدەین بۆچی لە ئێستادا پەکەکە گرفت بۆ هەرێمی کوردستان دروست دەکات بۆچی بیانوی دەدات دەست وڵاتانی ئیقلیمی کە تەدەخل بکەن لە ڕاستیدا ینی ئەگەر مرۆڤ بە شێوازێکی واقعی سیر بکە پەکەکە هیچ پێویستی بەوە نیە لە ئەم قۆناغەدا کە لە شەڕێکی هەمەلانەدایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەم لە سووریا هەم لە تورکیا هەم لە باشووری کوردستان لەگەڵ داعشدا پێویستی بەوە نیە کە بەرەی جەبهەیەکی تر جارێکی تر بۆ خۆی بکاتەوە و ئەم شەڕە ئێمە ئەبینی کە تۆ لە ئاستی ڕاگەیاندنیە لە ئاستی جەماوەریدا تەواوی تێکۆشەرانی ئەو حرەکەتە لە هەموو شوێنی دنیا هەموو هەوڵی خۆیان خستۆتە گەڕ بۆی کە ئەم شەڕە دروست نەبێەوە نەفرەتیش لە شەڕی ناوخۆ و شەڕی براکوژیەکە و خاڵێکی تر خۆت بەڕێزت ئاماژەت پێکرد ئەم شەڕی هەرێمی کوردستانە یاخۆت شەڕی لایەنێکی سیاسی و پارتی کرێکارانی کوردستانە لە ڕاستیدا هەتاوەکو ئێستا ئەم شەڕە لە هەرێمی کوردستانی ئەعلان نەکراوە ئەمەش بۆ خۆی خاڵێکە هەتاوەکو ئاستێک پۆزتیفە ئەم شەڕی کە ڕووی داوە نەشەڕی هەرێمی کوردستانە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان نەشەڕی هێزی پێشمەرگەی کوردستانە لەگەڵ گەریلاکانی پەکەکە هەتا ئێستا گەریلاکانی پەکەکە و پێشمەرگەکانی باشووری کوردستان لە ناو یەک سەنگەردا لە بەرەکانی پێشەوەی شەڕ لە منتیقەی کەرکووک و مەخمور ئەوانە لە بەرامبەر داعشدا دەجەنگن لە ڕاستیدا بەڕێزم ئێمە بەڕێزێکمان هێناوی کاک مەسعودە کە لانی کەم خۆی و حیزبەکەشی بە سەرۆکی هەرێمی دەزانن خۆت ئاگاد لە خیتابەکەیەتی لە بەرامبەر ئەوەی کە لە شنگال ڕوویدا چییە پارتی بە هەمان شێوە سوزانم سەرۆکی حکوومەت بە هەمان شێوە وەزارەتی پێشمەرگە ئەمە بەیاننامەکەیمان بینی ینی وەزارەتێکی پێشمەرگەمان هەیە وەزیرەکەی لە ماڵەوەیە پەرلەمانمان هەیە پەرلەمانتارەکانی لە ماڵەوە پشون ینی مەسەل لە هەرێمی کوردستان مەسەن مەیلێک هەیە بۆ دیکتاتۆر بوون چۆن مەیلێک لە تورکیادا هەیە
بۆ دیکتاتۆر بوون بۆ دەسەڵاتێکی سەڵتەنەتی لە باشووری کوردستانی هەمان میلێکی بەو ڕەنگە هەیە مەسەن لە ئێرەدا خاڵی هاوبەشی نێوان میلی دیکتاتۆرەتی باشووری کوردستان و میلی دیکتاتۆرەتی تورکیا لە ئێرەدا بە یەکتردا تێپەڕ ئەگەر کاک دڵشاد ئەگەر ئەمەی لە هەرێمی کوردستاندا هەیە میل بێ دیکتاتۆریەت هەز ناکەی ئەوەی لە ڕۆژ ئاوادا دەگوزارێ بە قسەی برادرانی پارتی بێ هەر دیکتاتۆریەتە بە هەمومانەیە هەموو شتێک ڕەفزویەکە ڕەنگ دەکات لە ڕۆژاوای کوردستان تێکۆشانی ئەنە کەسە ڕەفس نەکراوە خۆسەری دیموکراتی ڕۆژاوای کوردستان داوای لە ئەنە کەسە کردووە کە بێ لە دەستگاکانی ڕۆژاوای کوردستان مۆڵەت وەربگرێ بە شێوازێکی فەرمی کار بکە ئەو هێزەی کە لە باشووری کوردستان لە دەرەوەی سنوور دروستی دەکا لەسەر سنوور کێشەی بۆ ڕۆژاوای کوردستان پێ دروست دەکا ئەو هێزانە با بچن لە ڕۆژاوای کوردستان لە سیستەمی پاراستنی ڕەوادا جێگا بگرن وەکو هەر شەروانێک کە لە ڕۆژاوای کوردستان هەیە وەکو ئەو هێزانەی کە لە ناو سوپای سووریای دیموکراتدا جێگایان گرتووە جێگەی خۆیان بگرن بە فلتەرێکی پەروەردەییدا تێپەڕ ببن نە لەژێر سیاسەتی ئەجندای دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیادا کە لە منتیقەی زومار ئێمە دەبینین بەڵگە هەیە کە داود ئۆغڵووە چێ لەوێ مەشکیان نەبینێ ڕاهێنانیان نەبینێ کولفەیان بۆ سەرفەکرێ ینی ئەمە مەسەرەن ئەو هێزانەی کە ئەو ئاوارانەی کە لە ڕۆژاوای کوردستان هاتوون مەسەن هەتا باس لەوە کرێ بەڵگە لە دەستی شەڕبانانی یە پەشەدا هەیە کە چوار لەو دیلانەی کە گیراون دوانیان لە سووریا داعش بوون تەسلیم بە تورکیا بوون پاشان هێنراون لەوێ تێکەڵ بە ئەو هێزە کراون کە لەژێر ناوی پێشمەرگەدا دروستکراون مەسەن ئەمە بۆ خۆی لە ئێستادا ینی شەڕی ناوخۆ لە کوردستان لە هەر پارچێکی کوردستاندا بکرێت لە بەرژەوەندی گەلی کوردانیە نە لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستاندایە نە لە بەرژەوەندی پارتی کرێکارانی کوردستاندا نە لە بەرژەوەندی هیچ ئەحزابێکی سیاسیدا پێویستە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگای کورد لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان لە تێکۆشاندا من شەڕێکی نەگلیسی ناوخۆ لە کوردستاندا دروست نەبێت چونکە بۆچی مەسەن ئێمە لە 100 ساڵی ڕابردوودا گەلی کورد هەتاوەکو ئەمڕۆ خەبات دەدا قوربانی دەدا توانیوێتی ئەو دەستکەوتانەی کە ئەمڕۆ هەیە لەسەر ئاستی باشوور و ڕۆژاوای کوردستان بەرهەمی پێێنێ مەسەن لە ئێستادا ئێمە پێویستیمان بە سنتێزێکی دیموکراتی هەیە پێویستیمان بە سنتێزێکی سەربازی هەیە گەلی کورد بتوانێت پۆتاسیێر و وزەی خۆی تێدا کۆ بکاتەوە و بە یەک دەنگ گەلی کورد لە بەرامبەر تەواوی دوژمنەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی جیهانی خەبات و تێکۆشان کاگە ئاسۆ بەڕێزت لە قسەکانتدا ئاماژەت بەوە کرد کە پارتی کرێکارانی کوردستان وەکو جێبەجێکاری ئەجندەی وڵاتێکی ئیقلیمی دیاریکرا و کار دەکا بەڵام هەمان تۆمەتیش بەڕێز لەسەر پارتی دیموکراتی کوردستان هەیە خۆت دەزانی یان وەک دەگوترێ هەر جارێ بەڕێز بارزانی سەردانی تورکیای کرد بێ هێشتا نەگەیشتۆتە تورکیا تارەکانی تورکیا گەیشتونەتە ئێرە بۆ قەسفکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان قسە لەسەرەوەش هەیە کە پارتی دیموکراتی کوردستانیش بە وەکالەت شەڕی پارتی کرێکاران دەکات بەڕێز لەو بارەوە دەڵێسی بەڵێ پارتی ئێستاشەوەی من دەزانم لەگەڵ ئەوەدا نییە گولەیەک بتەقێنرێ و نەخوێنی کەسێک بڕژێ بە تایبەتی هەڵوێستەکانی سەرۆک بارزانین لەو ڕووەوە زۆر ئاشکرا زۆر دیارن و سەبارەت بە و دوو بەڕێزانە کە باس لەوە دەکەنەوە شەڕی پارتی و پەکەکەیان ئەوەتە میدیای سەوز میدیای سێبەری سلێمانی و بە هاوکاری لەگەڵ میدیای پەکەکە کە پێکەوە خەریکی دروستکردنی ئەجندایەکن کە خەڵک وا تێبگەێنێ ئەو شەڕە بەتەنێ یانی لە بینی پارتی و پەکەکە گچکەی بکەینەوە بێگومان ئەوە ڕاست نییە لێ دوانی حیزبولایەنەکانی دیکەی باشووری کوردستانیش هەیە جگە لە پارتی هیچ هێزێک نەشەڕی پەکەکە دەکات لە ئێستادا شەڕی مەیدانی و هەروەها شەڕی ئەعلامیش بەڕێز کەواتە فعلا شەڕەکە شەڕی پارتی و پەکەکەیە ئەزیزی من ناشەڕی پارتی و پەکەکەنیە کاکە گیان ئەوەی لەگەڵ بەرپرسانی پەکەکە لە قەندیل دانیشتووە دانوستانیان کردیە بەر لەوەی ئەو ڕووداوەش ڕوو بداتن ئەوانە بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە بووینە لەگەڵ ئەوان دانیشتینە و ئێستاش هەولی لەو شێوەیە هەیە و پارتی پاڵپشتی لەو هەوڵانەی وەزارەتی پێشمەرگە دەکاتن کە شەڕ ڕوونەدا بەڵام ئەوان دەیانەوێ کە بەو شێوەیە شتەکە پەردە پۆش بکەن و ئەوەی کە دەگوترێ پەکەکە جێبەجێکاری ئەجندایەکی ئیقلیمیە ئەوە پارتی دیموکراتی کوردستان نییە ئەوە جەگاردیانە ئەوە ڕۆژنامە جیهانیەکانی ئەمریکا و ئەوروپانە
کە باس لەوە دەکەن پەکەکە جێبەجێکاری پرۆژەی تەواوبوونی هیلالی شیعە لە خزمەت کۆماری ئیسلامی ئێران. ئەوە هەموو دنیا باسی ئەوەی دەکا و ئێستا لە ناوەندە سیاسیەکانی دنیاش قسە لەسەرەوە دەکرێت. پاشان پەکەکە ئەگەر حساسیەتی شیرەگە پارتی دیموکراتی کوردستان هەیە، هەموو حیزبەکانی باشووری کوردستان داوا لە پەکەکە دەکەن کە پاشەکشێ بکە لە شنگال. ئەمریکا بەڕسمی و ئەو ڕۆژ وەزارەتی دەرەوەی ئەمریکا جارێکی دیکە هەڵوێستی خۆی ڕاگەیان کە پێویستە پەکەکە لە شنگال بکشێتەوە. پاشان پەکەکە یان ئەوانەی بە ناوی پەکەکە قسە دەکەن پێویست ناکە ئەو هەموو منەتە ئەو هەموو نازوفیزە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان بکەن وەڵا ئەمە شنگالمان پاراست ئەمە وامان کرد ئەوانە تان ئەوانە هەمویان بەشەکن لەو پروپاگەندەی کە ئەو ماکینە زەبەلاحەی پروپاگەندەی پەکەکە دەرخواردی خەڵکی دەداتن بە شێوەیەکی ڕۆژانە. ئەوانە بێگومان ڕاستیەکی کەمیان تێدا هەیە. پەکەکە ئەگەر بیتوانی بە پارێزگاری لە کەرامەتی کەسێک بکات پارێزگاری لە کەرامەتی پەرلەمانتارەکانی خۆی بکردبایە با لە کەرامەتی سەرۆک شارەوانیەکانی خۆی کردبایە. پەکەکە ئێستا لە شەڕێکی گەورەدا لایەنی دۆڕاوە، لایەنێکە کە شکست لە دوای شکست تووشی دێ و ناتوانێت جارێکی دیکە هەڵبستێتەوە سەرپێ. بۆیە پێویستی بە شوێنێکی وەکو شنگالە بە ڕووداوێکی وەکو شنگالە بۆ ئەوەی سەرنجی خەڵک بە تایبەتی لە باکووری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان ڕابچێشتە سەر بابەتێکی دیکەی دەرەوەی سنووری ئەو دوو هەرێمە بۆ ئەوەی بەوەیان سەرقاڵ بکە. لە ڕۆژئاوای کوردستان دوو ڕۆژە شەبیحەکانی پێیەدا ئەوانەی خەڵکی ڕۆژاوە پێیان دەڕێن شەبیحە تەبعاً لاوانی شۆڕژجێر ئەوانەیە منەظەمەکی سەڕیە دروستیان کردیە دوو ڕۆژە دەورەی ئامودایاندایە هەموو ئەو هێزانەی لە من بچ کشاندیانەوە و من بجیان ڕادەستی ڕژێمی سووریا کردەوە ئێستا دەورەی ئامودایان داوە و هەڵدەکوتنە سەر ماڵان ئەو ماڵانەی لایەنگر و ئەندامانی ئەو پارتولایەنە کە لە ناو ئەنەکەسەدانا ئەو ماڵانەی کە بە تەنها شک بکەن ئاڵای کوردستانیان لە ماڵەکانیاندا هەیە ئازاریان دەدەن ئیهانەیان دەکەن و وێنەکان هەموو ڕۆژێوە لە سۆشیال میدیا دیارن چ بەسەر ئاڵای کوردستان و زۆر باشە شەهیدان و زۆر باشە دەگەڕێمە وڵات دەگەڕێمە وڵات ئەوەی دیکە دواتر قسەکانت تەواوکە دواتر سپاس دەکەم زۆر دەگەڕێمە وڵات بە تەئکید دەگەڕێمە وڵات بە دڵنیا بە کاک فەخرەدین هەز ناکەی یەشێتی نیشتیمانی کوردستان بۆ ئیعتیبارەی لانی کەم لە مؤسساتە ڕسمیەکانی حکومەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان شەریکە وەکو پێویست مامەڵەیەشی بەرپرسیارانە لەگەڵ ئەم دۆخە ناکە خۆت دەزانی نیگەرانی هەیە لە ناو پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم شێوازی مامەڵەیە کە یەشێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەم کەیسە دەیکە ئەگەر بگەڕێنەوە بۆ قسەی نوێنەرەکەی کە بەڕێز قووەت تاالبانیە لە ناو حکوومەت دەزانم ئەم زۆرتر نیگەرانی دەردەبڕێت کا کۆسرەت و بەڕێزانی تریش بە هەمان شێوە ینی دوجار قسەکانیان هەر بەم شێوەیە ئەگە سەیری علامی یەشێتی بکەین ئەوەندەی نیحیاز دەکات بۆ لای پەکەکە چوزان ئەمەندە شتێکی تر نابێنین کە بە گوتەی بەڕێزەکانی ناو پارتی بە خزمەت بە دۆخی هەرێمی کوردستان ئەزانی چێکا شۆڕژ ئەم ئیزدیواجیەتە بۆچی نه من بەعکسەوە هەرێمی کوردستان لە دۆخێکی سەختی قیرانەوی فرەچەشندایە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان بە هەر ڕێگەیەک لە ڕێگەکان بەڕاستی پێویستی بە تەواضعی و لێبوردەیی هەیە و یەکەم هێزش کە دەبێت ئەم تەواضعی و لێبوردەیی هەبێ ئەو هێزەیەک بە تایبەت پارتی دیموکراتی کوردستانە بە تەحدید من دەمێک کاگاسۆ قسەیشی کرد کە ڕاگەاندنەکانی سەوز لە سنووی ئەم دیویان هەندێک جار ئەڵێن ئەوانەی کە نێزیکترن لە گۆڕان لە ناوێچێتی ئەمە بەڕاستی هەڵوێست یان زۆرێک لە قسەکردن یان زۆرێک لە هەوڵدانە بۆ دروستکردنی دووبەرەچی کە بەداخەوە ئەم قسەیشکردنە لەسەر دروستکردنی دووبەرەچی و تێکدانی ینی زۆرێک فرەدانی کارکارێکی خراپە و ئێمە قسەکردن لەسەر دوالیزم بە دوژمن ناساندنی زۆرمان نابین ئەگەر بۆ گەڕان بۆ دۆزینەوەی ئەم واقعی هیچ مادیبوونییانێ هەڵوێستی یەشێتی لە ڕێگەی نوێنەرەکانێتەوە چ کاکۆسرات کە چ کاقوبات نوێنەرایەتی سیاسەتی ڕسمی یەشێتی دەکەن لە حکوومەت هەردووشیان ئیدانەی شەڕی ناوخۆ و شەڕی کورد بە کوردیان کردووە لە نێوان هەر هێزێک ڕووبدا
هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری شنگال لە سنووری مووسڵ و لە سنووری کەرکوک و هەموو شوێنەی تریتایەتی کە ئێستا ئێمە پێکەویشەکەین هیچ کێشەیەکمان نیە بەسم ئەوە نیە من ئێستا لێرانە حاکم نیم لەوەی دانیشم بڵێم چێت تاوانبارە لەمەش چێت تاوانبارێنە بەڵام هەر ئیشکردن لەسەر بە شەیتانکردنی هێزێکی کوردستانی لەلایەن هەر هێزێکەوە کارێکی زۆر خراپەتی هەر یەکێک لە هێزەکانی ئێستای کوردستان بەشێک لە مەسئولیەتیان لە بەشێکش لە پێگەیان هەیە تۆ بێ بە شەیتانی بکەی ڕەتفعل دەبێت لەم حالەتی ڕەتفعلیا گەورەترین زەرە لەم حالەتە کۆمەڵگای کوردی بزنەوە سیاسەکەی و پرسەکەیەکە بۆیە هەر کاتێک ئێمە پێمان وابێ پێگەی هێزێک نەهێلن و ڕەشیکەینەوە لە ناوی بەرین ئەمە خۆی خزمەتکردنە بە ئەژەندای وڵاتانی داگیرکەری کوردستان کاتێک تۆ دەی هێزەکە ڕەشەکەی ئەمە خزمەتکردن ئەمە ئاوێک کە دەچێتە ئاشی دوژمنەوە کەواتە تۆ پێویست ناکە بڵێ من وا دەکەم وا ناکەم بەرامبەرەکەم وایەکە بۆیە باشترین چارەسەر بۆی ئێمە قەزیەکەمان جارێکی تر دێزەکەم خطابی ئەوەی کە بەرامبەرەکانمان ڕژنەکەینەوە زۆرتر لە خطابی یەشێتیدا بە ئاڕاستەی پارتیە و ئەم خطاب زۆرتر داواکە لە پارتی کە بنمونە پەکەکە ڕژ نکات وێن هەوڵی ڕژکردنەوەی نەدا بەو ئەندازەی ڕووی لە پەکەکە نییە کە پەکەش خۆی تۆمەتبارە بەوەی کە هێزەکانی خۆراوە ڕژ دەکاتەوە بەڕێز ئەزانێ ئێمە ئێستا قسە لەسەر واقعی ڕۆژاوی کوردستان بکەین تۆ دەبێت بە نەوەیەکی تر بێ بابەتەکە دراسە لێ کۆڵنەوە بکە کاتێکش قسە لەسەر شنگال دەکەین نەوەیەکی ترا ئەو هێزانەی کە ئێستا لە شنگال باشە تووشی ئەم پێکدادانە بوونە هێزەکان خۆیان خەڵکی شنگالن هەڵگری کام ئایدۆلۆژیان کامێنە و کام تابولە بەڕەمەس ئەزانن ئەمە بابەتێکی ترە ئێمە لێرانەوە کاتی خۆی مەسەنا خەڵک ئێستاش ڕسمی جیڤارە لەسەر دڵی دایانێ ئێمە ناتوانین بڵێن خەڵکی باشووری کوردستان نەبێت شێوێ ئاڵای خەڵکە ئاراکە ڕسمی و ئاپۆیتیان نەبێ ئاپۆ قایدێکی گەورەی کوردەوە خاوەن تێز و بیر و باوری خۆیەتی ئێمە خۆمان هەین و ئەوی شێ ئێمە ئەو ڕەشەکەیرە نەخۆشمان بە زاڵەکە بۆیە بەڕاستی ئەوەی کە تەگوترێت بە ئەو هێزانەی کە ئەمڕۆ لە خانسۆرن و لە شنگالن و ئەو زنجیرەتیان گرتەوە ئەو هێزانن کە یەکینەکانی پاراستنی شنگال و هەرێزیشی ترە ڕاستە مەسەلەن نزیکایەتیان لەگەڵ پەکەکە هەیە و ڕاستە ئەکەر یەکێتی و پارتی پەکەکە ڕێکە و نە ئەنەکەسە شەڕەکە و یەکینەکانی پاراستنی شنگالی شەڕەکان ئەم دوو هێزە دەبێت ڕێکن بەڵام دوجار ئەوەی تۆ ناتوانانی یەکینەکانی پاراستنی شنگال دەرکەیت شێمانە خۆیان شنگالین ئەم هێزە خۆیان شنگالین لەلایەن هێزێش کە دروستکراون و داعم کراون داعمی فکری و مادی و معنەوی کراون پارێزراون ئەمڕۆ لە دۆخێکی ڕەتفعلان ئەمە دەکرێت ئەوەی کێوە هێوری کێوە ئەمبار دۆخە دەکرێت لەگەڵی دانیشی دەکرێت بە گفتوگۆ چارەسەر ئەم کێشانەکەی ناتوانین ئێمە بەڕاستی پلانی ئەومان هەبێ بەرامبەرەکەمان لە ناوبەرین و بۆ کاتێک و شوێنی ئیشمان پێ بووە کە ئەمڕۆ ئیشمان پێیان نەما بڵێن تۆ دەورێتەوە بۆ دەی بڕۆی بە ماڵە ئەم لۆژیکە ئەم ئینتشندایە بۆ خۆی کارەساتی لێ دەکرێتەوە هەر کارەساتێکش هەر شەڕێکیش کە لە سەرخاچی کوردستان دروست بێ لە نێوان دوو هێزە بە نەتیجە کوردستان بۆ خۆی زەرەرکە بۆیە ئەم عەقلیەتی چڕنەوەی یەکتریە و تۆمەتبارکردنی یەک بە هێزی داگیرکەر و بە جێبەجێکردنی ئەژەندای هەموو ئەو کارەکە دەچێتە خزمەتی داگیرکەرانەوە هەموو کەس بیانی خۆیەوە بۆ شەڕ ئەگەر ئەو مەسەلەن من پێم وابێ مەسەن ئەم هێزە خزمەتی سیاسەتیان لە چوارچێوەی ئەژەندای وڵاتێکی ناوچەوەیش پێ وایە ئەمش لە چوارچێوەی سیاسەتی ئەژەندای وڵاتێکی ترە بۆی بەڕاستی ئەم گوتارە خزمەتمان ناکە ئەگەر ئێمە بەنیازین باشووری کوردستان بکەین بە دەوڵات ئەگەر بەنیازین چارەسەری کێشەکانمان بکەین بەم گوتارە زۆر چارەسەرکەین ئێمە دەبێت لەگەڵێک دانیشتن چارەسەری ئێمە بۆ لەگەڵ ئەنقەرە و تاران دانیشتن بۆ لەگەڵێک تر زۆر باشە زۆر چاکە هەواڵی بەڕێز دەگوترێ فعلا وجودی پەکەکە لەژێر هەر ناوێکدا بێ لە هەرێمی کوردستان مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان بنمونە لە شنگال بنمونە لە یەک کاتدا بیانوو دەداتە تورکیا بۆ ئەوەی تەدەخولکە بۆ هەرێمی کوردستان و هەروەها بیانوش دەدا بە هێزە عێراقیەکان لە بەغداوە بێن تەدەخولکەم بەڕێزم بەبوو اعتیباری کە دەیانەوێت هێزێکی دەرەشی کە پارتی کرێکارانی کوردستانە و دەرینێن ئەمە بەترسی نییە؟ مثلا پارتی کرێکارانی کوردستان زیاد لە 30 ساڵ دەبێت لە ئەو هەرێمانەی کە لە ژەرناوی هەرێمی پاراستنی میدیادا کە بەشێکی فراوانی منتیقەی بناری قەندیل هەتا ئەچێتەوە زنجیرەچیەکانی زاکرۆس کە بەشێکی ئەساسی باشووری کوردستانە لە ئەو هەرێمانەدا هەن و هەتا ئێستاش هەبوونی ئەوان لە ئەو هەرێمانە نەتەنها کێشەی بۆ هەرێمی کوردستان دروست کردەوە بەسک و پارێزگار و پشتیوانێکی گەورە بۆ پاراستنی هەرێمی کوردستان چۆڵ بوون بەڕێزم چۆن کێشەی دروست نەکردووە پرسە ئەساسیەکە لە ئێرەدا مەسەن ئێستا ئەو ناوچانەی کە لەوێن ئایا هەرێمی کوردستان دەتوانێت ئەو زنجیرەچیانە بپارێزێ بۆ ناتوانانی بیان پارێزێ مەسەن بۆچی نەماتوانە شنگال بپارێزین دۆخی شنگال جیاوازە شنگال نزیکە لە مووسڵ شنگال نزیکە لە نەتەوەیەکی تر کە نەتەوەی کورد نییە بەڕێزم یعنی هەتا ئێستا چەند جار هەوڵ هەبووە کە پارتی کرێکارانی کوردستان لە بناری قەندیل لە هەرێمەکانی پاراستنی میدیا دەربندرێ و هێزێکی تری کە دژە کووردە دژە ئازادیە دژە مرۆڤە لە ئەو هەرێمانە جێگیر بکرێت مەسەن هەبوونی گەریراکانی پەکەکە لە
شنگالدا زامنی پاراستنی دەستکەوتەکانی باشووری کوردستان بووە. یعنی ئەگەر دەوڵەتی تورکیا پێویستی بە پارتی دیموکراتی کوردستان و بە هێزەکانی باشووری کوردستان نەبووە بۆ دژایەتیکردنی پەکەکە لەوانە بوو کە ئەو ستاتۆی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە دەوڵەتی تورکیا قبوڵی نەکردبا. مەسەن ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو بەتایبەت لە ساڵی 91ەکە هەم دەوڵەتی ئێران هەم دەوڵەتی تورکیا لەسەر ئەساسی بە هۆردوگاکردنی هێزەکانی پارچەکانی تری کوردستان دانیان بە باشووری کوردستاندانە. ئەو برادەرە باسی ئەوەی کرد کە لە 92 پارتی کرێکارانی کوردستان دش بە دەستکەوتەکانی باشووری کوردستان سەنگەری لێگرتوون. لە ئەساسدا دەستکەوتەکانی باشووری کوردستان کە لە ساڵی 92دا دیانی پێداندا لەسەر ئەساسی ئەو شەڕە بوو کە هەردوو هێزی ئەو کاتی دەسەڵات کە ئەتوانین کە بڵێن بەرەی کوردستانیش بوو کە لە بەرژەوەندی دەوڵەتی تورکیا دش بە گەریلاکانی پەکەکە لە باشووری کوردستاندا ئەنجام دراوە زەربەیەکی زۆریشی لە تێکۆشانی گەلی ئەمەدا لە باکووری کوردستان. بەڵام ئەگەر گەلی کورد دیانی بەخۆدا بگرت باە لەوانە بوو کە زۆر ئەو گرژ و ئاڕۆزەی کە ئەمڕۆ هەیە ئەو ناومێدی کە ئەمڕۆ هەیە دروست نەبووە. پرسیارێکی تر دەگوترێ بۆ شارنەوەی ئەو فەشەل و شکستە عسکەری و سیاسیانەی کە پەکەکە لە باکووری کوردستان تووشی هاتووە لێرە لە شوێنی تر کێشە دروست دەکات تا ڕووی خەڵک بە ئاراستی شتێدا بێت. ینی مەسەن پێویستەکەیم ئەمە بزانبی مەسەن پەکەکە هەدەپە ئەو دەستگا و سیاجانی کە لە باکووری کوردستاندا هەن جاری ئاشبەتالیان لێ نەداوە. ڕاستی وایە و ئەو گەلیلانی کە لە بەرامبەر دەوڵەتی تورک لە چیاکانی باکووری کوردستاندا هەتاوەکو دەریای ڕۆژ لە سەنگەردان لە بەرامبەری دەوڵەتی تورک پشتیان نەکردوتە تێکۆشان هەتا ئێستا بە ئیسرارەوە لە تێکۆشانتان. بەڵام ئێمە ئەبینین کە دەوڵەتی تورکیا دوور لە هەموو پێوانەیەکی مرۆیی دوور لە سیستەمی دیموکراتی دوور لە ڕەچاوکردنی هەموو ئازادی ڕاگەیاندنی و سیاسی هێرشێکی بەرفراوانی بۆ سەگەلی ئێمە دەست پێ کردو. لە ڕاستیدا ئەم هێرشە ئەگەر لە ناو خۆی کوردستاندا پشتیوانێکی نەبووە ئەجندایەکی کوردی نەبووە پشتیوانی لە ئەردۆغان و پارتەکەی ئاکەپە بکردبایە لەوانە بوو کە دەوڵەتی تورکیا هێزی ئەوەی نەبووە کە ئەو قەتڵ و ئام و مەرگەسات و ڕەشەکوژی و ڕژبگیری کە دەستی پێکردو بەسەر گەلی کوردیا. بەڵام هەمان تۆمەت بەڕێز لەسەر پەکەکە شەیە بەوەی کە بۆتە پاسەوانی سنوورەکانی ئێران. مەسەن پەکەکە کەس نەیبینیوە سنوورەکانی ئێرانە کەسێک نەیدیوە کە پەکەکە لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی ئێراندا بکەوێتە ناو کۆنگرێ ڕۆژنامەوانیەوە بڵێ هەرێمی کوردستان تیرۆریستە و پێشمەرگە تیرۆریستە و پەکەکەش قبولی کردبێت. و هەتا ئێستا پەکەکە ئەوەی کە ئێمە ئەیبینین لە بەرەکانی پێشەوەی جەنگدا پێشمەرگە و گەریلا لە یەک سەنگەردا بەرگری دەکەن لە یەک سەنگەردا بریندار دەبن لە یەک سەنگەردا گیان دەدەن. هیچ گەریلایەکیش ئامادە نییە گوێ لە داگیرکەرێک لە دوشمنێکی گەلی کورد بگرێ لە تەنیشتیدا پێی بگوترێ پێشمەرگە تیرۆریستە. مەسەن ئێمە دەبینین کە چێ وشەی تیرۆر لە بەرامبەر گەیلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە بەرامبەر پەکەکە بەکاردێنێ لە شانی شێدا و هەمان کەسایەتیش بێدەنگە سەر بۆ سیاسەتی شۆڤێنیستی دەوڵەتی داگیرکەری کوردستان دەڵەقێنێ و پشتیوانی هەماهەنگی و بەشداریکردن دەداوە لە کۆبوونەوەکانی خۆیاندا لە ئەنجندای کۆبوونەوەکانیاندا. هەست ئێمە دوشتی زۆر جیاواز ینی ئەم مقارنەیە هێزێک وەکو پارتی کرێکارانی کوردستان تۆ پێ دوایە وەکو بەڕێز بارزانی دەزانم مەبەستە پێ لە کاک مەسعودە پێ دوایە وەکو مەسعود بارزانی بەرپرسیارەتی لەسەر شان بێ لە بەرامبەر هەرێمەکەی تا وەکو پارتی کرێکارانی کوردستان هەڵوەست بگرێت لە هەمبەر هەندێشت هەست ناکەم ئەمە یعنی دوشتی زۆر بەرژەوەندی چی ینی مەسەن ئێمە ئەبین ئەمڕۆ دەستکەوت بەرژەوەندیی گەورەترمان هەیە لە هەرێمی کوردستان کە لە پێش ئەو بەرژەوەندیانەیە کە پەکەکە دەیبینێ حەز ناکەن ئەلێرەوە ئێوە تووشی هەڵە بوو ینی سیکە بەرژەوەندی بەمەزوری خۆتان دەبینن بەرژەوەندی بە قارەمانەتی بە گیانبازی بە فیداکاری بە جەسووری بە هەڵوێستێکی نەتەوەیی دیموکراتی نیشتیمانی پاراستنی بەرژەوەندەکانی خەڵک دەپارێزرێ. ئێمە لە هەرێمی کوردستان لە هەموو بەرژەوەندێکی هاونیشتیمانانی ئەم هەرێمەمان داوە لە مافە سیاسیەکانیان لە مافە ئابوووریەکانیان لە مافە مەدەنیەکانیان لە مافە ڕاگەاندنەکانیان تەنانەت هیچ کایەکی ئەم کۆمەلگایە نەماوەتەوە کە دەسەڵاتی سیاسی ئەمە مشکلی خۆمانە پارتی مشکلەی ئێمەشە منیش هاوڵاتێکم لە ئەم هەرێمەدا دەژیم ینی تۆ پێت وایە من لەکوێوە هاتوو من هاوڵاتێکم خەڵکی ئەم شاری سلێمان ینی پرسا ئەساسیەکە ئەوەیە مەسەن لە هەرێمی کوردستاندا ئەم کێشانە بەو عەقڵەتێکی ئێستا هەیە چارەسەر ناکرێت. زۆر باشە لە دوای سێئاب شنگال واقعێک لە شنگالدا دروست بووە نەتەنها یە پەشە و یە ژەشە کۆمەڵێک هێزی جیاواز دروست بوون کە ئەم هێزانە هێزی خۆڕستکن لە شنگالدا بەرگریان لە کەرامەت و شکۆی نەتەوەی خۆیان کردووە دیارە کە بە پشتیوانی پارتی کرێکارانی کوردستان بە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان
دیارە ئەم هێزانە ڕواقعەکان هەیە پێویستە کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە دییانیان پێدا بندرێ بە فەرمی وەکو هێزێک لەو ناوچاندا قبول بکرێن زۆر باش هێزێکی سەربازیان لە دروست زۆر باشە کاگە ئاسۆ یەکێ لەو بیان و قسانەی کە پارتی دیموکراتی کوردستان هەیبووە هەیەی تا پەکەکە لە شنگال و لە ناوچەکانی تریش بکشێتەوە ئەوەیە کە ئەم هێزە هێزێکی عراقی نییە بەڵام هەماشت پارتی دیموکراتی کوردستان دەیکا هێزگەلێکی دروست کردووە بە ناوی هێزەکانی ڕۆژ کە دەگوتر ژمارەن نزیکەی 8,000 چەکدار دەبێت کە ئەمانە ئەم کووردە ئاوارانن کە لە خۆر ئاوای کوردستانەوە هاتوون و دەشیان با شەڕی پەکەکان پێدەکات لە شنگال و دەشێوێت لە شنگال جێگیریان بکە ئەگەر گرفتێک هەبێت لە ئەوەی کە پەکەکە هێزێکی غەیرە عێراقیە ئەمە بۆ هێزەکانی ڕۆژی ڕازنێ بەڕێزم ئەم ئیزدیواجەتی پارتی بۆ بەڵێ بەر لە وەڵامدانەوەی پرسیارەکەت ئەگەر نیو دقە دەرفەتم پێ بدەی پەکەکە لە باکوور ڕەنگە ینی ئەو هەندێک وشەی ئیفزازی بەکارهێنان ئەو هەواڵە ئاژبەتاڵی نەکردیە بێگومان زاژبەتاڵی کردیە بەڕاستی کاگاسۆ پەکەکە پێم باشە قسەکانمان لە چوارچێوی مۆزوعی بووندا بهێڵینەوە بەڕێزم ینی پەکەکە ئێستا هۆکاری بەدبەختکردنی گەلی کوردە لە باکووری کوردستان چونکە لە 6 ساڵی پرۆسەی ئاشتی پرۆسەی چارەسەری لە باکووری کە لە باکووری کوردستان بەدەست پێشخەری جەنابی سەرۆک بەڕێوە دەچوو و سەری هەڵدا گەلی کورد لە باکووری کوردستان گەشایەوە گەلی کورد یەکەم جار لە مێژووی 100 ساڵەی خۆیدا لە باکووری کوردستان توانی ببێتە خاوەن کەسایەتیەک ئەو کاتەی کە ئینسانی کورد لە باکوور هەڵدەهات لە ناسنامەنەتەوە یەکەی خۆی و شەرمی بەوە بۆ برێ کوردم لە ماوەی ئەو 6 ساڵەدا بە شانازیەوە شەڕی لەسەر کوردبوونی خۆی دەکرد ئەوان بەڵام کاگە ئاسۆ هەز ناکەی ئەمە ئێستا زۆر لە ژێر پرسیاردایە بەڕێزم کاگە ئاسۆ هەز ناکەی ئەمە کۆتایی پێ هاتووە ئێستا لە شنگال ئێستا لە کەرکووک خەڵک گرفتی هەیە لەسەر ئینتیما ئەزیزی من بەڕێزم پێدەکەن شەڕەکەیان لە پەرلەمانی تورکیاوە ببوورە تورکیاوە گەڕاندەوە بەر دەرکەی ماڵی کورد لە باکووری کوردستان و جەنابی سەرۆک لە بەردەم کەس سەری نەلەقاندووە کە ئیهانە بە کەسی بە ئینسانێکی کورد بکرێ یەڵدەرم گزارشتی لە سیاسەتی وڵاتی خۆی کردیە ئەوان بەبێ هەموو ئەوروپا ئەمریکا دەڵێن پەکەکە تیرۆرستە ناکرێت و ڕوبەڕووی هەموو دنیا ببیەوە پەکەکەیە کە دەتوانی ئەو بەگە لەسەر خۆی فڕێ بدا بەڵام تەحەدا دەکەم لە جەنابی سەرۆکەوە تا سادەترین کادری پارتی ئەگەر ڕۆژێک وشەی تیرۆریستیان لە بەرامبەر پەکەکە لە بەرامبەر گەریلایەکی پەکەکە بەکارهێنابێتن ئەوە نە لە پارتی نە لە مێژووی پارتی نە لە کەسایەتی سەرۆک بارزانی ناوەشێتەوە ئەوە سەرۆکی ئەو پارتە شارکەر و ئازاد و ئازادی خوازە بوو کە کەوتە دەستورک گوتی دایکم تورکا لە یەکەم لەحزەیدا سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت پارتی دیموکراتی کوردستان هیچ هێزێکی دروست نەکردووە لە دەرەوەی ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان دابێ ئەو هێزەی لەشکری ڕۆژ هەڵپەیمانان دروستیان کردووە ئەمریکیەکان ئێستا مەشقوڕاهێنانیان پێدەکەن نەک 8,000 کەس ئەمریکیەکان و هاوپەیمانان دەیانەوێت ژمارەیان بگەێنە 15,000 کەس و پەکەکە بیەوەیان نێوێ ئەو هێزە هەردەگەڕێتەوە ڕۆژاوای کوردستان چونکە گۆڕەپانی حەقیقی ئەو هێزە ڕۆژئاوای کوردستانە نەشنگالە نەکەرکووکە نەمووسنە نەجێیەکی دیکەیە بەڵام کاتێک باشوور یان هەرێمی کوردستان پێویستی پێ هەبن بێگومان پێویستە بێن لێرانەش قوربانی بدەن چۆن پێشمەرگە چووە کۆبانێ شەڕی کرد نەیهێشت نەک کۆبانێ ئەزمموی ڕۆژئاوای کوردستان تێک نەچێ ڕۆژئاوای کوردستانی لە ڕووخان پاراست بەڵام کاتێک ئەرچی سەربازی و نەتەوەیی و نیشتیمانیان تەواو بوو بە خۆیان گەڕانەوە بەبێ ئەوەی کەسێک داوایان لێ بکە ئەو بەڕێزانەی پەکەکەی هەموو دنیا پێیان دەڕێ کاکە بگەڕێنەوە پارتی پێ لەگەریان دانوستان دەکات دەڵێ بکشێنەوە حیزبەکانی دی هەڵوێست وەردەگرن دەڵێن بکشێنەوە تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستانیش سەرکردە دیارەکانیان بێگومان هەمان ئەو هەڵوێستەیان هەیە ڕەنگە هەندێک خەڵک هەبی
لەوێوە حەز لەوە بکە وا بزانی ئەگەر پەکەکە لە دژی پارتی زیاتر هان بدرێ ئەوە لە بەرژەوەندی ئەوانە بێگومان ئەوە بۆ چوونەکی هەڵەیە و لە ئایندەش بە دیار دەکەوێت ئەوانەی ئەو بۆ چوونەیان هەیە چەند هەڵەیە چونکە پەکەکە بەر لەوەی مەترسیبی لەسەر شنگال بێگومان مەترسیە لەسەر هەڵەبجە و هەورامان و لە گەرمیانی شەوە پەکەکەیە ئەو هێڵە وشکانیەی لە بینی ئێران و سووریا بەیەک دەبەستیتەوە بە هەماهەنگی لەگەڵ حەشدی شعبی دەیپارێزی ئەوانەی ناویان لێناینە یەکینەکانی پاراستنی شنگال دوێنێ لە دیداری سلێمانی گوتەبێژی حەشدی شعبی گوتیەوانە بەشێکن فەوجی ئێمەنە حەشدی شعبینە سعید حەسەن فەرماندەی یە بەشە گوتی ئەمە بەشێکین لە حەشدی شعبی ئێمە دژی هەرێمی کوردستانین دژی سربەخۆی هەرێمی کوردستانی و نامانەوێ بچینەوە ژێر سیاست و دەسەڵاتی بارزانانی زۆر چاکە کاک ئاسۆ چ پیشان دەدا هەموو ئەوەی پیشان دەدا کە پەکەکە ببوورە تخوا بەس دەسانیەیدی کە پەکەکە لە 2 ساڵی ڕابردوو چی چاندیە چی بە چ شێوەیەک خەڵکی پەروەردە کردیە ئێزیدی کە کوردی هەرە ڕەسەنن لە مێژوو میتۆلۆژیا و دین و باوەڕ و هەموو شتەکیان کوردی و کوردستانیە 100% پەکەکە فێریەوەی کردن بڵێن گەلی ئێزیدی و هاوار بکەن ئەمە ئێزیدینە و کورد نینە ئەوەیە دەستکەوتەکەی پەکەکە کە تا ئێستا پێشکەشی شنگالی و شنگالیان زۆر باشە زۆر باشە دواتر ئەگەر دەرفەت هەبوو دەگەڕێم وڵات زۆر باشە کاگاسۆ زۆر چاکە کاگاسۆ کاتم کەماوە لەبەرەوەی دەگوتری یەشێتی نیشتیمانی کوردستان گەمێشی زۆر ناتەندروست دەکە ئەوەی کە خۆی پێی ناکرێت لە شنگال بیکە لە بەرامبەری پارتی دیموکراتی کوردستان بە پەکەکە دەیکا ئێستا دەگوتری یەشێتی نیشتیمانی کوردستان ئیش لەسەر ئەوە دەکا وەکو جاران ئەو هەیمەنەی کە پارتی هەیبوو بۆ شنگال بۆی نەگەڕێتەوە ئەمە خۆی ڕاستە و خۆ ناتوانێت بیکە لە ڕێگەی پەکەکەەوە دەیکات زانێ من لە مەتەڵەت چۆن ئەم برادەرەش وتی بەشێک لە خەڵکی ناوچێتی وا هەستەکان شەڕی پەکەکە و پارتی لە قازانجان ئەمە زانیت کات ئەم ئینتیباع هەیە لە ناو پارتی ئەمە فعالگرتنەوەیە و پێیان وایە ئەمە ینی ئەمە ئەگەر وا بڵێن زۆرێک لە جۆرەکان تۆمەیان دروستکردنی هاوڕێتی یان زۆرێک پاڵپەیوەنانە لە یەک کاتە هەم بە پەکە و هەم بەهێشێتی ئەمە هەڵێکی گەورێتشی هەر زێزێکی کوردستانی هەرێزەکە لە استراتیژ و لە بەرنامە و لە پرۆژەیدا دروستکردنی کانێک بۆ کورد بە ئەولەوێت وەربگرەوە پێوە بە ماڵی کوردی دەبێت بخرێ هەرگیز نابێت لەگەڵ شەڕ ناوخۆ بێت لە نێوان هیچ هێزێک بۆیە هیچ کەسێک لە ناوێشێتی ئەگەر ڕسمی سیاسەتی یەکێتی بکە پابند بێچێتەوە بڕای نەبە شەڕی ناوخۆیان نە پێی وایە پەکە و یەکێتیش دەبێت پارتیش پێک بکەون دەبێت پەکە و پارتی ڕێکەوە نەک پێک بکەون ئەمە سیاست و ئەمە ئەژەندە یەکێتی وەکو ئەوەی کە پێمان وابێ یەکێتی پێی وابێت لە ڕێگای پەکە و هەیمەنەی بگەڕێتەوە ئەمە هەڵێکی گەورە یەکێتی دەبێت لە ڕێگای یەکێتیەوە بگەڕێتەوە بۆ هەر شوێنێکە دەوێت شەڕی بۆ خالەدیان فڕێدانی کرد پەکە بۆ خۆی پرۆژەی خۆی استراتیژی خۆی پەکە شەڕ بۆ کەسێک ناکە هەر هێزێک پێی وابێ پەکە بەکاربێنێ ئەمە هەڵێکی گەورە بۆ یەکێتی بارودۆخێک لە کوردستان دروست بە بەداخەوە دوای بەتایبەت دوای شەڕی داعش و پێشتر ئەمە دوو زۆنی جیاوازمان هەبوو ئەمە کاریگەری لەسەر کارکردنەوەیان لە بەهێزکردنی پێگەی هێزێک لە هێز شوێنێک بۆ شوێنی شتە دروست کردووە پارتی بەهۆی ئەو ڕووداوی کە لە سێ ئابڕوویدا لە ناو خەڵکی شنگال و لە دەشتی نینەوە زۆرێک دەچێشەی بۆ دروست بە خەڵکی ئەم منتیقەیە نیگەرانن لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە پارتی ئەمڕۆ ئەوەی کە دەگوترێ مەسەلەن شنگالەکان باشە شەبەکانیش بەشی زۆریان بوون بە حەشدی شعبی نامەیەکی نوێنەرەکەی شەبەک لە پەرلەمانی عێراقا لە 22 مانگی شوباتە ناردی بۆ بەڕز بەرزانی بۆ عباتی ئەڵێ شەبەکان کە دەگەڕنە بۆ ماڵەکانی خۆیان پاریان لە دەسەندرێ خەڵکی شەبەک لە مەترسی و لە کێشەی قوڵان لە بەرەوەی هێز عێراقیەکان کێشیان بۆ دروستەکەن لەبەرەوە خەڵکی شەبەکیش ئەمڕۆ لە دەشتی نینەوە لە کێشەدایە دەنا حێوتوار قەزامان کەڕۆیەوەی بەشێکی زۆری ئێستا دەشتی نینەوە جگە لە بەعشی قوان دەشێنی تر ئێستا لە ژێر هەیمەنی حەشدی شعبیدا لە سنوورە لەبەرەوە یەکێتی ئەگەر بێوێ شەڕ لە منتیقەی دروستکە هەڵاکە بۆی یەکێتی چۆن دەکرێت ئەم هەڵە گەورەی بکە لەبەرەوەی مە دەمانوێت هێزە کوردیەکان لە بەرامبەر ئەوانی تر یەک بخرێ و بتوانین بەیەکەوە هێزێک دروستکەین بۆ پاراستنی شوناس و ناسنامەی خۆمان لە شنگال و لە مەخمور و لە خانەقین و لە هەر شوێنیشی تر هەر کەسێک هێزەکە کوردەکە بەرز ئایندی ئەم دوو خەڵک چۆن دەبینی ئەگەر احتیوا نەکرێ احتیوا نەکرێ ئەمە کارەساتی گەورەی هەم مرۆیی لێ دەکرێت چی خەڵکی شنگال بای ئەوە ناکەن شەڕشکیان پێ بکەی و هێزێک لە دەرەوەی کوردستان بینی ئەوەی وتت 8,000 هێزە بەڵە 8,000 هێزەوە دەگوترێ مەسەلەن لەلایەن
سوپا جەنەڕاڵەکانی تورکیا مەسەن مەشقان پێکراوە خەڵکیتر مەشقان پێکە لەبەرەوە بەڕاستی تێکبەردانی کوردی ڕۆژئاوا لەگەڵ شنگاڵێکی بریندار ئەمان هەردوو دوو هێزی بریندارن مەترسی گەورەی مرۆیی لێ دەکرێەوە کیانی کوردی دەخاتە بەر مەترسیەوە هەر هێزە خۆی بە مەسئول بزانێ و ڕازگۆ بێت لەگەر گوتاری نێتەوەی و پێی وابێت دەوڵەت بە کوردستان دروستەکە دەبێت ئیدانی شەڕنەوە خۆبکە بە هەر شێوێک لە شێوەکان دوورکەوێتەوە لە شەڕ و ئیش لەسەر چی دەوڵەت بە یەخستن دروستەکرێت بە متمانە دروستەکرێت بە کۆدەنجی دروستەکرێت بە لەتوپەتی و بە ئیشکردن بۆ ئەشندای وڵاتانی دەور و بە ڕازیکردنی دەرەوە تێکچوونی ناوەخۆی بۆ دەبێت ئێمە ئیش لەسەر کۆکردنەوەی هێزەکان و لەتوپەتەکانی ناو کۆمەلگای کوردی بکەن بۆ بتوانین هەواڵی بەڕێزە گوترێ خراپترین شتێک لە ماوەی 2 ساڵی ڕابردوو پارتی کرێکارانی کوردستان لە شنگال کردبیەتی ئەوە بۆ کە هەستی ئینتیمای شنگالیەکانی بۆ کورد یا بۆ کوردستان کەم کردوتەوە لە ڕاستیدا ئەوان نیە پێچەوانەکەی ڕاستە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا پەکەکە ئیشی کرد لە بواری فکری لە بواری مێژووی لە بواری ئینتیمای نەتەوەیی و نیشتیمانی گەلی ئێمەی کوردی یەزدی کە توانی ئەو شکۆمەندیە مێژووی کە هەیان بوو بۆیان بگەڕێتەوە وە ئەو 73 فەرمانەی کە لە مێژوودا بەسەریان داهات بوو گەلی یەزدی ئێستا لە قۆناغێکدەن کە قۆناغێکی سەردەمیانەی خۆناسینەوە بە باوەڕیەکی بەرزەوە هەنگاو بۆ قۆناغێکی نوێنێن و دەرئەنجامی ئەوەش ئەوە بوو کە گەلێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا لە عێراقدا کە 72 فەرمانی لە ڕابردوودا لەسەر بەجێ کراوە گەلێکە هەتا دووەڕادا بێ ئیرادە کراوە لە شوناسی خۆی لە ئیرادەی خۆی دوور کراوەتەوە بەڵام ئەمڕۆ تۆ دەبینی ژنانی یەزدی کچانی یەزدی گەنجانی یەزدی بە چ باوەڕیەکەوە بە چ هەیەجانێکەوە بە مۆڕاڵێکی بەرزەوە بەشداری تێکۆشان بەشداری سیستەمی پاراستن بەشداری سیستەمی خۆبەڕێوەبردن و بنیاتنانەوەی کایی شێوازی ژیانی کۆمەڵایەتی خوان مەسەن ئەمە ئەگەر تۆ سیرکەی لە پێش قۆناغی سێ ئابدا ئەو هەیەجانە لە شنگال نبینی مەسەن ترسی ئەساسیش لە باشووری کوردستان بەتایبەت لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و ئەمەیە دەترسێ ئەم مۆدێلە نوێیە ئەم هەیەجانە نوێیە دەربازی باشووری کوردستان ببێ کۆتایی بە ئەو مۆدێل و شێوازە سیاسی کاک هەواڵ ئەم مۆدلە پێشتر لە قەندیل و لە کوێشوێ تاقی کردوتەوە پەکەکە و نەشمان بینی لە هەرێمی کوردستان چزانم ئەم هەیەجانە دروستکە کە بەڕست پێوە لە شنگال دروستی دەکە عەزیزی من مەسەن پرسەکە لێرە لە چیدایە مەسەن گەلیلایەکی پەکەکە نهاتووە لە شنگالدا ببێتە بەڕێوەبەری خەڵکی شنگال گەلیلایەکی پەکەکە نهاتوە بێتە بەرپرسی سەربازی یە پەشە لە شنگال یعنی چەند گەلیلایە کوردستانیش بەڕێزم ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبن خەڵکی ئەم وڵاتن تەمام خەڵکی ئەم وڵاتن بەڵام ئەوەی کە گرنگە ڕۆڵە فکری و سیاسیەکەیە کە ئەو کۆمەلگایە لە قۆناغێکی نوێدا خۆی لەسەر ئاراستاکە زۆر چاکە دقەیەک دەدەم بە میوانە بەڕێزەکەم لە شاری هەولێر کاگە ئاسۆ هەز ناکەی ئەو تەعاتوفەی کە هێزەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ پەکەکە هەیەە لەوەی کە لە شنگال و ڕوودایە لە هەر شوێنێکی دیکە لە دژی پارتی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم هێزانە دەیانەوێت لە ئەو هەیمەنە و ئەو غەترەسە سیاسی و عسکەری کە پارتی وەکو ئەمری واقع بەسەر هەرێمی کوردستاندا سەپانوویەتی ڕزگاریان بێ بۆ تەکانەوەی هێزەکان لە دەرەوەی پارتی لە دەرەوەی پەکەکە پارتی پێویستی بەوە نییە کە لەگەڵ هێزەکان ئاش بێتەوە ئەمە باشترین ڕێگەیەک نییە من هەستم نەکردێ پارتی لە هێزەکان تووڕە بێت تا پێویستی بە ئاشت بوونەوە هەبێ نمونەی هەرە دیار ئەوەیە کە لە ڕووی میدیاییەوە گرژیەکی زۆر سەردەمانێک لە بینی پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی هەبوو بەڵام هەردوو بەڕێزان ئەم ئەمیری کۆمەڵ و سەرۆک بارزانیان جەناب کاک فازڵ قسەیان کرد کە ئەسڵان ئەوان لە هەموو کاتێک لە یەکدی نزیکترن و خاڵی هاوبەشەکان زۆر زیاترە لەوانەی دیکە و ئەوە دەگەر هەموو هێز و لایەنەکانی دیکەش جێبەجێ دەبێ هەمان شێوە و هەمان چارچێوەیە بە تەنێ پارتی بەڕاستی گرفتی لەگەڵ ئەو ئەجێندایە کە لە دەرەوەی ئەجێندا کوردستانیەکە کار دەکا ئەم لێرانەوە دەیڵێم کشانەوەی پەکەکە بە تەنێ لە شنگال گرفتەکان کۆتایی پێنایەن ئەگەر پەکەکە نەگەڕێتەوە ناو چوارچێوە کوردستانیەکەی ئەگەر پەکەکە واز لەو بەڕاستی دروشمە بریقەدار و نازانم چیوانە پەکەکە لە 92-93وانە کۆماری زابی ڕادەگەیان باسی لەسەر بەخۆی کوردستان دەکرد زیاتر لە 50,000 کچ و کوڕی ئەو وڵاتەی لە پێناو دروشمی سەربەخۆی بە کوشتندا ئێستا هاتیتە سەر
هاوڵاتی دیموکراتی خۆسەری چاکە. دیموکراتی کاتم خۆسەری نەما. دیموکراتی دەزانیت ینی مدیر ناحیە با کورد بیتن زۆر چاکە، تێدەگەی زۆر چاکە. با یەک شتی دیکە لە ئەو بەس 5 سانیە ئەو بەڕێزە تاوان وشک بەکاردەینی تا ئێستاش بە ئێزیدی دەڵێ یەزیدی کە ئەوە ئیهانەیە لە خوشک و برایەنی ئێزیدی ئەوانە ئێزیدینە یەزیدینینە بەعس ئەو وشەی بەکاردەینا بۆ ئەوەی بیانگەڕێنێتەوە سەر معاویە بن یەزید زۆر چاکە تو دو قسەت قسەی من ئەوەیە ئێمە پێویستمان بەوەیە لەگەڵ یەک ئاشبینەوە بەر لەوەی لەگەڵ هەر کەسێک دانیشی پێویستە لەگە خۆمان دانیشین چونکی چارەنووسی کوردستان چەند پێشهات و چەند ئومێدی تیا لەوە زیاتر مەترسی تیا و هەر کەسێک پێی وابێ بە ناشرینکردنی بەرامبەرەکانیان لێدان لە هێزە کوردیەکان کورد دەگەێنێتە دو ئامانجە ماڵێکی گەورەیە زۆر چاکە تو دو قسەت لە ڕاستیدام قۆناغا بۆ گەلی کورد یەکێتێکی نەتەوەی دەخوازێت پێویستە هێزە کوردەکان کۆک بن بە ئاستی و مۆراڵێکی بەرزەوە بگەنە یەکێتی گەلی کوردستان. زۆر چاکە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز هەواڵ و شاد عوسمان ئەندامی ئەنجومەنی سلێمانی تەفگەری ئازادی هەروەها زۆر بەڕێز کاک فەخرەدین محەممەد چاودێری سیاسی هەروەها زۆر سپاسی میوانە بەڕێزەکەی شاری هەولێریشم کاگە ئاسو حازی دەکەم زۆر سپاس دەکەم سپاس و ئێوەش بینەرانی بەڕێز سپاسانەکەم سپاس بۆ تۆش. دەستان خۆش بێ سپاس.